هونەر سەبارەت بە مەراسیمەکانی ئەم ساڵیادا چی کراوە ئەم ساڵ چۆن ئەم یادە دەکرێتەوە؟ سلااو لەوێ دیارە یادی 15 ساڵەی کارەساتی 11 سپتەمبەردا بڕیار وایە لە کاتژمێر 8:39 بە کاتی ئێرە بە کاتی نیویۆرک مەراسیمەکە لە مۆزەخانەی یادەوەری 11 سپتەمبەر بە فەرمی دەست پێ بکات و چەند دقیقەیەکیش دوای دەستپێکردنی مەراسیمەکە واتە کاتژمێر 8:47 بە کاتی نیویۆرک بڕیار وایە شاری نیویۆرک و هەروەها ئەوان ئەو هاوڵاتیانەی کە لە نیویۆرکن و ئەوەی کە لە مەراسیمەکەدا بەشداری دەکەن چەند چرکە ساتێک بە بێدەنگی بوەسن وەکو ڕێزێک بۆ گیانی ئەو قوربانیانەی کە لە کارەساتی 11 سپتەمبەردا گیانە لە دەستداوە. ئەوەی کە جێگەی سەرنجە و تا ڕادێک جیاوازە لە ساڵەکانی تر ئەویش ئەوەیە کە لەم ساڵدا لە سەرەتای دەستپێکردنی مەراسیمەکە واتە لە کاتژمێر 8:39 و هەتاکو کاتژمێر 12:30 نیوەڕۆ بە کاتی نیویۆرک ڕێگە بە خەڵکی نادرێت بڕواتە ناو مۆزەخانەی یادەوەری 11 سپتەمبەرەوە بەڵکو تەنها کە سوکاری قوربانیانی 11 سپتەمبەر خێزانەکانیان بانگێش کراون کە لەو مەراسیمەدا بە شێوەیەشی فەرمی بەشداری بکەن و دواتریش لە دوای کاتژمێر 12:30 مۆزەخانەکە یادەوەریەکە کراوە دەبێت بۆ هاوڵاتیانی گشتی کە سەردانی مۆزەخانەکە بکەن و ڕێزی خۆیان بەرامبەر ئەو قوربانیانەی کە لە 11 سپتەمبەر دەتیاچوون پیشان بدەن. دیارە لە ئێستادا بە کاتی نیویۆرک تا ئێستا هەر بەیانیە ڕەنگە پاشان کاتژمێرێکی تر ڕۆژ بێتەوە ئەوەی کێمە لێرە تێبینیمان کردووە هێزیشی ئەمنی توند و تۆڵ چواردەوری مۆزەخانەکەیان کردووە و لە هەموو ئامادە باشیەکدان بۆ هەر حاڵەتیشی نەخوازرا. ئەگەر وایە هونەر بەگشتی لە ساڵیادی ڕووداوی 11 سپتەمبەردا بەگشتی لە نیویۆرک چ ڕێشێنێکی ئەمنی گیراوەتە بەر؟ بەڵێ دیارە بەرپرسی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ئەم ئێوارەیە بە کاتی نیویۆرک ئاگاداری ئەوەی کرد کە هەرچەندە لە ئێستادا ڕەنگە هێرشێکی باڵم هیچ ئاماژەیە نەبێت بۆ هێرشێکی دیاریکراو بۆ سەر ئەمریکا، بەڵام هاوڵاتیان دەبێت بە شێوەیەکی زۆر باش ئاگادار بن و لە هەر حاڵەتێکی نەخوازراو کە بینیان دەستگاکانی پۆلیسی لێ ئاگادار بکەنەوە. دەبینین لە ناو شاری نیویۆرکدا چەند هێزێکی تایبەت بە پاراستنی ئاسایشتی نیشتیمانی بڵاو پێکراوە کە ئەمە بۆ ئەو ڕێوشەنە ئەمنیانە کە گیراوەتە بەر لە پێناوی ڕوونەدانی هەر کارەزاتێکی نەخوازراودایە بە تایبەتی وەکو دەستگا ئەمنیەکان لێرە ئاماژەی پێ دەکەن کە لە ئێستادا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە شەڕێکی بەردەوامدایە لەگەڵ گروپە توندڕەوەکانی وەکو داعش و هەروەها ئەڵقاعیدە. دیارە ئەوەی کە جێگەی سەرنجی هاوڵاتیانی ئەمریکایە بە تایبەتی لەم ڕۆژەدا کە یادی 15 ساڵی کارەساتی 11 سپتەمبەر ئەویش ئەوە بوو ئەمە لەگەڵ چەند هاوڵاتیشی ئەمریکی قسەمان کرد کە لەو ڕۆژەدا لێرە ئامادەیی هەبوو ئەویش ئەوە بوو کە پێیان وایە کە شەڕی دژی تیرۆر بە شوێک لە شێوەکان پێشبینی نەکراوە کە تەنانەت دوای 15 ساڵ لە ڕوودانی کارەساتی 11 سپتەمبەر بەردەوامی هەبێت. دیارە ئەمە باشە هونەر باسکردنی ئەم ڕووداوە لە ساڵیادەکەیدا چۆن جێی کراوەتەوە لە بانگەشەی کاندیدانی دیموکراتەکان و کۆماریەکانیش؟ بەڵێ دیار هەردوو کاندیدی کۆماری و دیموکراتەکان ئەم یادکردنەوەیە بە جۆرێک لە جۆرەکان بە فەرسەتێکی سیاسی بەکاری دێن بۆی بتوانن زۆرترین ڕێژەی دەنگدەرەی ئەمریکی لێوە ڕابکێشن. دیسانەوە باس لەوە دەکەن کە 11 سپتەمبەر جەنگێکی بە ئاگاهێنەرەوەیە بۆ هاوڵاتیانی ئەمریکی بۆ ئەوەی کە هەز بۆ بکەن لە ئێستادا مەترسیشی زۆر لەسەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا هەیە و ئەو مەترسیە نەڕۆشتووە بەڵکو جەنگی دژی تیرۆر تا ئێستا نەبووە هۆکاری ئەوەی کە مەترسی تیرۆر لەسەر ئەمریکا نەمێنێ. بۆیە بەردەوام کاندیدەکان بانگەشی ئەوە دەکەن ئەگەر هاوڵاتیانی ئەمریکی متمانیان پێ ببەخشن بە شێوەیەک ڕێوشێنی ئەمنی توند و تۆڵ هەروەها شەڕ دژی گروپە توندڕەوەکان بەردەوامی پێدەدەن کە بە شێوەیەک نەبێتە هۆکاری دروستبوونی مەترسی ئاسایشی نیشتیمانی بۆ سەر خاچی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. سپاس بۆ هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیس